بەڕێزان و خۆشەویستان، خەڵکانێک لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە بە حسابی خۆیان پارێزگاریەکەن لە زانایانی ئومەت، پارێزگاریەکەن لە دەقە شەرعیەکان، دێن شەو ڕۆژ بوختانەکەن بۆ خەڵکانێک کە بە ئاشکرا هەڵگری پەیامی دینی خۆی پەروەردگارن، ڕازگۆن لەگەڵ دینەکەی خۆی پەروەردگارە، نە شیرکەکەن، نە بیدعاکەن، نە خورافیاتەکەن. ئەمانە ئیشیان بەس ئەمەیە، فڵان کەس وایە و فڵانە داعی وای کرد و ئەمە وایە و ئەمە وەهابیەتە و ئەمە فڵانێتە و ئەمە نەخۆشیە، ئەمە حقدە، ئەمە حەسادەتە. بە باتڵ هەرچەندێک دەنگ بەرز بکاتەوە کۆتایی پیاتوە. وقل جاء الحق وزهق الباطل إن الباطل كان زهوق. براستيكي باطل هر دوا براوة. فماذا بعد الحق إلا الضلال؟ دواي روم كردنوي حق أوي كمينتو هموي گمڕایەتیە. پێویستە بەڕاستیەکەی سنوورێک بۆ خۆیان دابنێن. بەسێتی بوختانکردن بۆ مامۆستایانی مێزەرپاک، بەسێتی بوختانکردن بۆ گەنجانی بۆ خواسڵحاو، تۆ کە لەگەڵ منهەجێکی شیرکیای بیدعیای پیرۆزی خۆت بێت، مبارەکت بێت، هەر بۆ خۆت بانگەشەی بۆ بکە، بۆیە تەشهیر مەکە، ناوی خەڵمێنە. و داواکارم لە هەر مامۆسایەک، لە هەر گەنجێک، لە هەر ئافرەتێکی خەمخۆر ئەم کەسە باتڵچیانە، ئەم کەسە دەجال و درۆزنانە ساردیان نەکەنەوە لەسەرەوەی کە تۆش نابێ قسە بکەی، بیڵێ قسەی خۆت بکە، ڕوونکردنەوەی خۆت بدە. ئەو باسی حەڵاڵ بوونی مەولود و بۆکات، تۆ باسی حرامبوونی مەولودی بۆکە بە بەڵگەوە. ئەو باسی ئەو بۆکە کە تۆ بێ هاوار بکەیتە شیخ عەبدولقادری گەیلانی و کاک ئەحمەدی شێخ و فڵان و فڵان، تۆ بە ئایەت وەی بسەلمێنە. ئەو نیو ئاەتشی دەست ناکەوێت، ڕوبع ئاەتێکشی دەست ناکەوێت، بەڵکو هەموو ئاەتەکان دژیەوەن کە هەر کەسێک هاوار بکات لە غیری خوا، مشتی کە بێ باوەڕە کافرە، پەیوەندی بە دینی خواوە نییە. نایخوا سەردەمی دەفودارە بەسەر چوو، سەردەمی ئەو بەسەر چوو بێ بە دەعوا و بە فاسۆلیا و بە پەتاتە خەڵک گەڕێنیتەوە بۆ دین. سەردەمی غیرەتە، سەردەمی عیلمە، گەڕانەوەی بۆ کتابەکانی سەلەفی ساڵح. ئێترم کەسانە وەڵڵاهی جاری وایە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە بەزید بە عەقڵیان نادێتەوە، یەندە جاهیلن، نەفام، نەزان، هیچی پێنی ئەوەی کە پێێتی جنێ و تەشهیر، دەنگ بەرزکردنەوە، فڵان واڵێ فڵان واڵێ. ئەگەر منهەجەکەت منهەجێکی باشە فەرموو بیڵێ خەڵخۆی وەرێگرێ، بەڵام بۆچی خەڵک زۆرێک لەگەڵ ئەو باتڵایە؟ چونکە زۆرینە دایمەت لەگەڵ سەر باتڵە، خەڵ ناخوێنێتەوە. لە هەر شوێنێکە عیلم هەبێت باتڵ کۆتایی پێدێت. لە زۆرێک لەو شوێنانە عیلم نییە، عیلم هەبێت کابرا دێتە دەرەوە چۆن ملبادا و چۆن دەسەکات بەو بابەتانە. بۆیە داوام لە هەڵگرانی پەیامی دینی خوای پەروەردگارێک کە بەڕاستی شوێن دینی خواکەوتون، هیچ کاتێک سڵ مەکەنەوە لە وتنی حەق، لە بەیانکردنی حەق. ئەمڕۆ بەڕاستیەکەی دەعوە واتە تۆڕی کۆمەڵایەتی، واتە پەیجەکان، تیکتۆکەکان، شوێنەکان، ئەوان شەو ڕۆژ بە کامیرە و بە مۆبایل و بڵاوکەن و باتڵی خۆیان بڵاوکەن، هەر شتێکە بێ و وەڵا فڵان کەسە لێ مەولود نییە و هەیە و چۆن نییە و هەر ئەکرێ و تۆش بیڵێ بە نەرمی پەیامی خوا بگەێنە. خوای پەروەردگار هیدایەتی هەموو لایەکمان بدات. والحەمدولله.